پرۆژەی نەوای خامە بۆ بەدەنگیکردنی کتێب. پرۆژەیەکی ڕۆشنبیری ناوچەی شۆڕشی ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستانە. کتێبی ئەمجارەمان یاداشتە ڕۆمانی دڵک و مێخەکە لە نووسینی یەحیا سینوار، وەرگێڕانی ڕێدار ئەحمەد، پێداچوونەوە بەرزان محەممەد لە بڵاوکراوەکانی نووسینگەی تەفسیر. خوێندنەوەی ئیمان عەبدوسەمەد، سەرپەرشتیاری پرۆژە هانا کەریم، مۆنتاژ و کاریدەنگ ئەحمەد عەلی. بەناوی خودای بەخشندە و میهرەبان. پێشەکی نووسەر. ئەم سەرهاتە سەربوردی ژیانی من نییە، چیرۆکی ژیانی هیچ کەسێکی دیاریکراویش نییە، هەرچەندە ڕووداوەکانی ڕاستەقینەن کەچی هەر ڕووداوێکی یان هەموو ڕووداوەکانی تایبەتە بەم فەلەستینی یان بەو فەلەستینی. ڕۆڵی خەیاڵ لەم کارەدا تەنیا گۆڕینیەتی بۆ ڕۆمانێک کە لەبارەی کەسانێکی دیاریکراوەوەیە تا شێوازی ڕۆمان و مەرجەکانی لەخۆ بگرێت. ئیتر جگەلەوە هەمووی ڕاستەقینە و ڕاستیە. تێیدا ژیاوم و زۆرێکی شانم لە زاری ئەو کەسانەوە بیستون کە خۆیان و کەسوکاریان و دراوسێکانیان بە درێژایی دەیان ساڵ لەسەر خاکی خۆشەویستی فەلەستین تێیدا ژیاون. پێشکەشی دەکەم بە هەموو ئەوانەی دڵیان پەیوەستە بە خاکی ئیسرا و میعراجەوە، لە زەریاوە تا کەندا و بەڵکو لە زەریاوە بۆ زەریا. یەحیا ئیبراهیم سینوار، بەندیخانەی بئر السەبع، 2004. تراکی یەکەم، لاپەڕا حەوت. زستانی ساڵی 1967 زۆر سەخت بوو، نەدەڕۆشت و جێی بۆ بەهار چۆڵ نەدەکرد کە دەیویست بە خۆرە پشتنگدارە گەرمەکەیەوە هەڵبێت. زستان بە هەور ئاسمانی تەنی بوو، باران بە خوڕ دەباری و ماڵە سادەکانی خێوەتگەی شاتیئی پەنابەرانی لە شاری غەزا نخرۆ دەکرد و لافا و کۆڵانەکانی خێوەتگەکەی دەتەنی و دەچوەنێ و ماڵەکان و ژیانی لە خێوەت نشینانی نێو ژوورە بچووکەکان دەشێواند کە ئاستی ماڵەکانیان لە شەقامە نزیکەکە نزمتر بوو. چەندین جار ئاوی لافاوی زستان دەهاتە حەوشەی ماڵە بچووکەکەمان و پاشان دەچوەنێ و ماڵەکەمانەوە کە خێزانەکەمان لەو کاتەوەی لە ساڵی 1948 لە شارۆچکەی فالوجەی خاکی داگی کرا و ڕاگوێزرا بوو لێرە نیشتەجێ بوون. هەموو جارێک من و سێبراکەم و خوشکەکەم کە هەر چواریان لە من گەورەتر بوون دەترساین باوک و دایکمان بەرەو لامان دەهاتن و لە زەویەکە بەرزیان دەکردینەوە. دایکم بەر لەوەی ئەو باراناوەی هاتبووە نێو ماڵە سادەکەمانەوە بگاتە نێو ژوورەکە، فەرشەکەی لول دەکرد بۆ ئەوەی چاڕ نەبێت. لەبەر ئەوەی من بچووکترینیان بووم، بەتەنیشت خوشکەشی لە خۆرەکەمەوە کە هەردەم لەم جۆرە حاڵانەدا بە باوشیەوە بووم، خۆم بەگردنی دایکمەوە دەگرت. گەلێک جار کاتێک دایکم لەسەر دەستەکانی لای دەدام و دەیخستمە سەرلا، خەبەرم دەبووەوە دەچوو تشتێکی گەورە بهێنێت تا ئەو دڵۆپە بارانانەی لە کەلێنی قرمێتی سەربانی ژوورە بچووکەکەوە دزیان دەکرد بچنە ناوی. قاپێک لێرە و تشتێک لەوێ، قاپێکیش لە شوێنێکی تر. هەموو جارێک هەوڵم دەدا خەوم لێ بکەوێتەوە. هەندێک جار خەوم لێ دەکەوتەوە، پاشان بەدەنگی دڵۆپەی ئاوەکە کە یەک لە دوای یەک دەکەوتە نێو تشتەکەوە خەبەرم دەبووەوە. کاتێک تشتەکە پڕ دەبوو یان خەریک بوو پڕ ببێت، لەگەڵ هەر دڵۆپێکدا پرژی لێ دەبووەوە. دایکم خێرا دەچوو تا دەفرێکی تردا بنێت لە شوێنی ئەوەیان کە پڕ بووە و لە دەرەوەی ماڵەکەمان ئاوەکەی دەڕشت. تەمەنم 5 ساڵان بوو. دەم و بەیانی ڕۆژێکی زستان کە خۆری بەهار دەیویست شوێنی سروشتی خۆی بگرێت تا شوێنەواری هێرشی دواکەوتووی شەوی زستان لەسەر خێوەتگەکە لا ببات، محەممەدی برام کە تەمەنی 7 ساڵان بوو دەستی دەکردم و بەنێو ڕێگەی خێوەتگەکەدا بەرەو دەرەوەی دەچوین کە سەربازانی سوپای میسری لێجێگیر ببوون. سەربازانی میسری ئەو سەربازگەیە ئێمەیان زۆر خۆش دەویست. یەکێکیان بوو بووە ئاشنامان و ناومانی دەزانی. هەر کە دەربکەوتینایە بانگی دەکردین محەممەد، ئەحمەد، وەرن بۆ ئێرە.
ئێمەش دەچوین بۆ لای و لە تەنیشتیەوە بە شەرمەوە سەرماندا دەخست و لە چاوەڕوانی ئەوەی وەک جاران شتێکمان پێ بدات ڕادەوەستاین. دەستی دەکرد بە گیرفانی جلوبەرگی سەربازیەکەیدا و پارچەیەک شیرنی بە فستقی بە هەر یەکەمان دەدا و ئێمەش هەرکەس پارچەی خۆمان وەردەگرت و بە پەرۆشەوە دەستمان بە خواردنی دەکرد. ئەو سەربازە دەستی بەسەرماندا دەهێنا و دەیناردینەوە بۆ ماڵەوە. ئیدی هەنگاوەکان بەنێو ڕێگای خێوەتگەکەدا بەرەو ماڵی دەبردینەوە. ئەو زستانە سەخت و تووش و درێژە بڕایەوە و هەوا کەمێک گرم داهات و خۆش بوو. چیتر باران بە ناڕەحەتیەکانیەوە بەسەرماندا نەدەباری. وەم گومان دەبر کاتێکی زۆر بەسەر چاوەڕوانی زستاندا تێپەڕ بووە و وازوو ناگەڕێتەوە. بەڵام ڕەوشێکی نائارام و پڕ لە ترسم لەوانی دەوروبەرمدا هەست پێ دەکرد. هەمووان لە ڕۆژێکی نالەبارتر لە حاڵی ئەو شەوە باراناویەدا بوون. تێنەدەگەیشتم لە دەوروبەرم چی ڕوودەدات، بەڵام ڕەوشەکە ئاسایی نەبوو. تەنانەت لە شەوانی زستاندا دایکم هەموو قاپ و تەشت و دەفرەکانی پڕ دەکرد لە ئاو و دەیخستنە حەوشەی ماڵەکەمان. باوکیشم پاچی ماڵە جیرانەکەمانی وەردەگرت و دەستی بە هەڵکەندنی چاڵێکی گەورە دەکرد لە گۆڕەپانەکەی بەردەم ماڵەکەماندا. محمودی براشم کە تەمەنی 12 ساڵ بوو هەندێک یارمەتی دەدا. باوکم پاش ئەوەی چاڵەکەی ئامادە دەکرد دەستی کرد بە دارەڕاکردن و داپۆشینی بەو پلێتی چین کۆیانەی خراببوونە سەر کەپری حەوشەکەمان. تێگەیشتم کە باوکم لە کێشەدایە و بە دوای شتێکدا چاو دەگێڕێت. دواتر بینیم دەرگەی چێشتخانەکەمانی لێ کردەوە و خستیە سەر چاڵەکە. بینیشم دایکم و محمودی برام لە دەرچەیەکەوە کە دانەپۆشرا بوو دابەزینە ناو چاڵەکە. ئەو کاتی زانیم کارەکە تەواو بووە، بوێریمدا بەخۆم و لە دەرگەی چاڵەکە نزیک بوومەوە تا سەیرێکی بکەم. بینیم بە ژوورێکی تاریک دەچوو لە ژێر زەویدا. هیچ تێنەدەگەیشتم، بەڵام دیار بوو چاوەڕوانی شتێکی نائاسایی و قورس دەکەین. وا دیار بوو زۆر لە شەوانی باوبۆران سەختترە. ئیدی کەس بەیانیان دەستی نەدەگرتم بمبات بۆ سەربازگەی سوپای میسری تا شیرینی بە فستق وەربگرم. براکەم چەند جارێک ئەوەی ڕەت کردەوە. ئەمەش گۆڕانکاریکی گەورە بوو بۆ من و محەممەد. توانای ئەوەم نەبوو لێی تێبگەم. حەسەنیش ئەو نهێنیەمانی نەدەزانی، لەوانەشە زانی بێتی، بەڵام هاوبەشمان نەبووە. نەشم دەزانی بۆ دوێنێ لەگەڵمان بەشدار نەبوو. بەڵام ئیبراهیمی ئامۆزام کە تەمەنی لە تەمەنی من نزیک بوو لە خانوویەکی تەنیشت ماڵمان نیشتەجێ بوو. بەو کاری دەزانی بۆچی محەممەد ڕەتی کردەوە بڕوات و منیش لەگەڵ خۆی ببات. چوون بۆ ماڵی مامم بۆ لای ئیبراهیم. دەرگاکەم پاڵدا و چوومە ژوورەوە. مامم کە هیچ ڕۆژێک توانای خوێندنەوەی ئاماژەکانی ڕوخساریم نەبوو، دانیشت بوو تفەنگێکی بەدەستەوە بوو، خەریکی چاکردنی بوو. لە دڵی خۆمدا وتم لەوانەیە منی شتێکی هاوشێوەی بکەم. تفەنگەکە سەرنجی ڕاکێشام، بە درێژایی کات سەرنجم لەسەر تفەنگەکە بوو. مامەم بانگی کردم و لە تەنیشتی خۆی داینیشاندم. تفەنگەکەی خستە سەر دەستم و دەستی کرد بە باسکردنی بە جۆرێکی ئەوتۆ کە توانای ئەوەم نەبوو لێی تێبگەم. پاشان دەستی هێنا بەسەرمدا و لە ژوورەکە ناردمیە دەرەوە. ئیبراهیمم لەگەڵ خۆم هێنا و لە ماڵ چووینە دەر و بەرەو دەوروبەری خێوەتگەکە کەوتینە ڕێ تا بەرەو سەربازگەکەی سوپای میسر بڕۆین کە نزیک بوو. کاتێک گەیشتینە ئەوێ هەموو شتێک بە تەواوەتی گۆڕا بوو. ئەو سەربازە وەک جاران لە چاوەڕوانیماندا نەبوو. پێشوازی لێ نەکردین. ڕەوشەکە ئاسایی نەبوو. سەربازانی میسری کە هەموو جارێک بە گەرمی بەخێرهاتنیان دەکردین هاواریان لێکردین دوور بکەوینەوە و بڕۆینەوە بۆ لای دایک و باوکمان. ئێمەش بە نائومێدی گەڕاینەوە. هیچ شیرنی بە فستقمان نەبوو بە نسیب. توانای تێگەیشتن لەو هەموو گۆڕانکاریم نەبوو. ڕۆژی دواتر دایکم هەندێک ڕاخەری ماڵەوەی برد و لە نێو چاڵەکەدا ڕایخستن. دووسێ گۆزە ئاو و هەندێک خواردنی گواستەوە ناوی و هەمومانی بردە نێو چاڵەکە و لەوێ داینیشاندین. پاشان مامۆژنم و حەسەن و ئیبراهیمی کوڕیشی هاتن. من بێزار بووم لەو شوێنە تەنگا کە هەمومان بەبێ ئەوەی بزانم لەبەر چییە چوینەتە ناوی و خان و ژوور و حەوشە و شەقام و کۆڵانمان بەجێهێشتووە و بە ناچاری خەزاوینەتە ئێرە. هەرچەندە هەوڵم دەدا بچمە دەرەوە یان بەرەولای دەرچەکەی بڕۆم، دایکم ڕای دەکێشامە دواوە و لە شوێنی خۆم لە چاڵەکەدا دایدەنامەوە. ناوبەناو پارچەنانێک و چەندەن کە زەیتونێکی پێدەدام. خۆڕ ڕۆ و ئاوابوون دەچوو. تاریکی ناو ئەو چاڵی کە پەنامان بۆ بردبوو زیادی دەکرد. ئێمی منداڵ ترس دایدەگرتین. هاوارمان دەکرد و هەوڵمان دەدا بڕۆینە دەرەوە. دایکم و مامۆژنم ڕێگریان لێ دەکردین و هاواریان دەکرد. منداڵینە لە دەرەوە شەڕە، نازانن شەڕ چییە؟
ئەو کاتە واتەی شەڕم نەدەزانی، بەڵام زانیم شتێکی ترسناک و نائاسایی و تاریک و خنکێنەرە. هەوڵدانی ئێمە بۆ چوونە دەرەوە دووبارە دەبووەوە و ئەوانیش ڕێیان نەدەداین. دەنگی گریانمان وردە وردە بەرز دەبووەوە، ئەوانیش هەوڵیان دەدا هێورمان بکەنەوە، بەڵام سوودی نەبوو. ئەو کاتە مەحموود وتی: دایە چراکە بهێنم تا دای بگیرسێنین؟ دایکم وتی: بەڵێ مەحموود، بیهێنە. مەحموود بەرەو دەرچی چاڵەکە ڕۆشت بچێتە سەرەوە. هەوڵمدا پێش ئەو دەربچم، بەڵام دایکم گرتمی و گێڕامیەوە و ڕێینەدام و وتی: مەحموود مەڕۆ. دانیشاند و دایکم خۆی ڕۆشت و بە چرایەکەوە گەڕایەوە. هەردوو ئامۆزاکەم و دایکم و مامۆژنم خەو دەیبردنەوە و باوێشکیان دەدا و هەوڵیان دەدا خەویان لێ نەکەوێت. ڕۆژی دواتر شتێکی جیاواز نەبوو. بە درێژایی ڕۆژەکە لە چاڵەکەدا ماینەوە. مامۆستا عائیشەی دراوسێمان هەمیشە ڕادوێکی بەدەستەوە بوو. لە نزیک دەرچەی چاڵەکەمان دەمایەوە تا ڕادوێکە بە باشی وەری بگرێت و گوێی لە نوێترین هەواڵەکان بێت. لە پاش گوێگرتن لە هەر بڵاوکراوەیەکی تری هەواڵ بۆ دایکم و مامۆژنمی باز دەکرد و کەشەکە ناڕەحەتتر و دڵتەنگتر دەبوو. ڕەفتاری دایکم و مامۆژنم لە گوێگرتن لێمان گۆڕاوە بۆ چەپۆکی قورس پێدادان و داوایان دەکرد بێدەنگ بین. لێدوانە توندەکان کە ئەحمەد سەعیدی بێژەری دەنگی عەرەب لە قاهیرە دەیخوێندەوە سەبارەت بە فڕێدانی جوولەکە بۆ ناو دەریا و هەڕەشە و بەڵێنەکان بە کیانی جوولەکە دەستی بەلاوازبوون و نەمان کردبوو. لە بەرامبەردا خەونی کەسوکارەکەمان بۆ گەڕانەوە بۆ سەرماڵ و حاڵی خۆمان کە نەفی کرابووین. دەڕما وەک ئەو کۆشکانی ئێمەی منداڵ لە کاتی یاریکردنماندا لە کۆڵان لە خۆڵ دروستمان دەکرد. ومێدمان ئەوە بوو بگەڕێینەوە ئەو ناوچەی تێیدا بووین. مامم کە ڕاپێچ کرابوو بۆ سەربازی لە نێو سوپای ڕزگاری خوازی فەلەستین بە سەلامەتی بگەڕێتەوە بۆ ناومان. لەگەڵ هەر گەڕێکی نوێی هەواڵەکاندا کە مامۆستا عائیشە گوێی لێدەگرت، بێزاری و دڵڕاوکێ باڵیان دەکێشا و دەپاڕاینەوە و دەستمان بەرز دەکردەوە بەرەو ئاسمان و داوای سەلامەتی و گەڕانەوەی دایک و ماممان دەکرد. دەنگی تەقینەوەکان زیاتر و نزیکتر دەبووەوە و تونتر دەبوون. دایکم ناو بەناو لە چاڵەکە دەچووە دەرەوە و بۆ چەند خولەکێک لە نێو ماڵەکەدا دەمایەوە و ئەنجا دەهاتەوە و شتێکی ئامادە دەکرد بیخۆین، یان شتێک بهێنێت خۆمانی پێدا پۆشین، یان دەچوو تا مامۆژنم ئەرخیان بێت لەسەر چارەنووسی باپیرەم کە سوور بوو لەسەرمانەوە لە ژوورەکەی خۆی لە خانووەکەدا و ئامادە نەبوو لەگەڵ ئێمە بێتە ناو چاڵەکە. لە سەرەتادا ئومێد هەبوو زوو بگەڕینەوە بۆ سەرماڵ و حاڵی خۆمان لە فەلوجە و هیچ مەترسیەکمان لەسەر نییە. مەترسی لەسەر ئەو جوولەکانەیە کە سوپای عەرەبەکان لە ناویان دەبن. بەڵام پاش ئەوەی هاوکێشەی جەنگە نوێیەکەی بۆ دەرکەوت کە لە بەرژەوەندیمان نییە وەک عەرەب، هێشتا ڕازی نەبوو بێتە ناو چاڵەکەوە، چونکە ژیان هیچ تام و بەهایەکی نەماوە. دەیپرسی دەبێت تاکی خۆمان حەشار بدەین و لە قەدەرمان ڕابکەین لە کاتێکدا ژیان و مردن وەک یەکیان لێ هاتووە. جارێکی تر تاریکی داهات و نەخۆی خەو بووین. بۆ چەند جارێک دەنگی تەقینەوەکان لە خەوڕایان دەچەڵەکاندین. بۆ بەیانی ڕۆژی دواتر دەنگی تەقینەوەکان زیاتر بوون. لەو ڕۆژەدا هیچ شتێکی جیاواز لە ئارادا نەبوو، تەنیا ڕووداوێک نەبێت کە خەڵکێکی زۆر هاواریان دەکرد. سیخۆڕ سیخۆڕ دیار بوو بە دوای ئەو سیخۆڕەوەن کە شتێکی وەک سیاری پێبوو تایی هەبوو. خەڵکەکەش بە دوایەوە بوون. لە قسەکانی دایکم و مامۆژنم و مامۆستا عائیشەوە تێگەیشتم ئەو سیخۆڕا پەیوەندی بە جوولەکەوە هەیە. بردومانەکان چڕتر و بەهێزتر دەبوون و زۆر نزیکتر دەبوونەوە. دیار بوو ماڵەکانی ڕۆژئاوا بردومان دەکرێن. لەگەڵ هەر تەقینەوەیەکی نوێدا ترس و بیم و هاوار و ناڵا زیاتر دەبوو. هەرچەند هەوڵی هێورکردنەوەیان دەدا، ناوبەناو مامۆستا عائیشە لە دەرچی چاڵەکان نزیک دەبووەوە و گوێی لە هەواڵەکان دەگرت و هەواڵە نوێیەکانی بۆ دایکم و مامۆژنم باز دەکرد. دوای چەند ڕۆژێک لەو حاڵە ئیدی دایکم توانای نەبوو وەک دوو ڕۆژی سەرەتا بچێتەوە بۆ ناو خانووەکەمان. مامۆستا عائیشە گوێی لە هەواڵەکان گرت و لە کاتی گوێگرتندا دەستی کرد بە گریان و ڕۆڕۆ و نەی دەتوانی لەسەر قاچەکانی خۆی ڕابگرێت و بەلادا هات و لەبەر خۆیەوە دەیوت جوولەکە وڵاتەکان داگیر کردین. بۆ چەند ساتێک هەمووان بێدەنگ بوون. دەنگی خوشکە بچووکەکەم مەریەم بێدەنگێکی شکاند کە بەهۆی ئەوەی ڕووی دەدا بە ناڕەحەتیەوە دەیزریکاند. ئێمەش لەگەڵ گریانی ئەودا دامانە پەڕمەی گریان. دەنگی بردومان و تەقینەوە نەما، تەنیا جاربەجارێک گوێمان لە دەنگی کزی تەقە دەبوو. لەگەڵ نزیک بوونەوەی کاتی ئێوارەدا گوێمان لە هیچ لەوانە نەدەبوو. بێدەنگی باڵی بەسەر شوێنەکەدا کێشا بوو.
کاتێک کە ئێوارە داهات دەنگی دراوسەکانمان دەهات کە لە چاڵەکانیانەوە کە خۆیانیان تێدا حەشاردا بوو یان لە نێو ماڵەکانیانەوە کە بە درێژایی ڕۆژ خۆیانیان تێدا پەنادا بوو دەهاتنە دەرەوە. مامۆستا عائیشە چووە دەرەوە تا بزانێت چی ڕوودەدات. دوای کەمێک گەڕایەوە و وتی جەنگ تەواو بوو، وەرنە دەرەوە. دایکم و مامۆژنم سەرەتا چوونە دەرەوە، پاشان بانگی ئێمەشیان کرد تا بچینە دەر. دوای چەند ڕۆژێک بۆ یەکەم جار هەوایەکی سروشتیمان هەڵمژی، بەڵام هەوایەک بۆنی باروت و تەپ و تۆزی ماڵەکانی دەور و بەرمانی لێدەهات کە وێران بووبوون. پێش ئەوەی دایکم بمباتەوە بۆ ماڵ توانیم بە هەموو لایەکدا سەیری دەور و بەرم بکەم. زۆرێک لە ماڵەکانی دراوسێمان بردومان کرابوون. ماڵی ئێمە هیچ زیانێکی بەرنەکەوت بوو. چووینە ژوورەوە، باپیرەم لە باوەشی کردین، یەک ماچی دەکردین و سوپاسی خۆی دەکرد کە سەلامەتین و دوعای بۆ باوکانمان دەکرد کە زوو بە سەلامەتی بگەڕێنەوە. ئەو شەوە مامۆژنم و هەردوو کوڕەکەی لە ماڵی ئێمە خەوتن. باوکم و مامەم ئەو شەوە نەگەڕانەوە، وا دیارە گەڕانەوەیان زۆر دوا دەکەوێت. دەمە و بەیان کۆڵانەکانی خێوەتگەکە جوڵەیان تێکەوت. هەر دراوسێ بوو بە شوێن منداڵ و خزم و کەسوکار و دراوسەیدا دەگەڕا تا دڵنیا بێت کە سەلامەتن و سوپاسی خوا بکات لەسەر سەلامەتیان. هەروەها بۆ زانینی چارەنووسی خاوەنی ئەو ماڵانەش کە بردومان کرابوون و وێران بووبوون یان بەشێکیان لێ وێران بووبوو. ژمارەی کوژراوانی گەڕەکەکەمان کەم بوو چونکە زۆربەی خەڵکی ئەم گەڕەکە ماڵ و حاڵیان بەجێهێشت بوو، ڕوویان کرد بۆ کەناری دەریا و گۆڕەپانە نزیکەکان، یان پەنایان بردبوو بۆ ئەو چاڵانەی بۆ خۆحەشاردان هەڵیان کەندبوون. هێزەکانی داگیرکەر لە یەکێک لە ناوچەکاندا ڕووبەڕووی بەرەنگاریەکی تند بووبووەوە، بۆ یەکشا بووەوە و پاش ماوەیەکی کەم کۆمەڵێک دەبا بۆ ئۆتۆمبیلی جێپی سەربازی کە ئاڵای میسریان بەسەرەوە دەشەکایەوە دەرکەوتبوون. خەباتکاران دڵیان خۆش بوو بە گەیشتنی کۆمەک و پشتیوانی و لە سەنگەر و خەندەقەکانیان هاتنە دەرەوە و تەقی خۆشیان بە ئاسماندا دەکرد. بۆ پێشوازیان کۆبوونەوە، بەڵام کاتێک دەبا بە و سەربازەکان لێیان نزیک بوونەوە تەقا لە خەباتکاران بەچڕی دەستی پێکرد و کوژران. پاشان ئاڵای ئیسرائیل لەسەر ئەو دەبا بۆ ئۆتۆمبیلە سەربازیانە لە جێی ئاڵای میسر بەرز کرایەوە. خەڵکەکە دابوویان بەسەر ئەو قوتابخانە نزیکانەدا کە پێشتر سەربازگەی سوپای میسری بوون. هەر یەکیان لەوەی لەوێ بەجێما بوو شتێکی لەگەڵ خۆی هێنابوو. هەبوو کورسێکی بەدەستەوە بوو، یەکێکی تر مێزێک، یەکێک فەردەیەک ئاردی هەڵگرت بوو، ئەوی تر کەرەستی چێشتخانەی پێبوو. بەم جۆرە لەبری ئەوەی سوپای داگیرکرد دەستیان بەسەردا بگرێت، خەڵکەکە خۆیان لە پێشتر دەزانی ئەو شتانی سوپای میسری ببن کە لەو ناوچەیە نەمابوون. هەندێک کەس لەگەڵ ئەوانەدا نەبوو کە ئەو ڕۆژیان بە هەلزانی بوو بۆ شکاندنی دەرگی هەندێک لە شوێنە بازرگانیەکان و دەست بەسەرداگرتنی بڕێک لەو کەرستە و شتانی تێیاندایە. هەندێک کەس گرنگیان بە چەک و زەخیرەدا بوو کە لە سەربازەکاندا بەجێ مابوون. ڕەوشێکی بێسەر و بەر بوو. ئەو چەند ڕۆژە هەرکەس لە خەمی خۆی و پێداویستەکانی خۆیدا بوو. ڕۆژێکیان پێش نیۆڕۆ دەنگی بڵندگۆ لە دوورەوە بیسترا بە زمانێکی عەرەبی تێکشکا و ئاگاداری قەدەغەی هاتوچوی ڕادەگەیاند کە لەسەر هەمووان پێویستە لە ماڵی خۆیاندا بمێننەوە و هەرکەس لە ماڵ بێتە دەر خۆی تووشی مەترسی مردن دەکات. خەڵکی وردە وردە دەچوونەوە ناو ماڵەکانیان و ئەو ئۆتۆمبیلە جێپە سەربازیانەی کە بڵندگۆکانیان هەڵگرت بوو ئەم جارە ئەوەیان ڕاگەیاند و داوایان کرد ئەو پیاوانەی تەمەنیان لە سەروی 18 ساڵیەوەیە لە ماڵ بچنە دەر و لە قوتابخانەی نزیک ئەوێ کۆ ببنەوە. هەرکەس سەرپێچی ئەو فەرمانە بکات و نەڕوات ئەوە ڕووبەڕووی مەترسی مردن دەبێتەوە. باوکم و مامەم نەگەڕابوونەوە. مەحموودی براشم کە لە هەمومان گەورەتر بوو تەمەنی لەوە بچووکتر بوو. باپیریشم کاتێک کە لە ماڵ چووە دەرەوە کە بەرەو قوتابخانەکە بڕوات سەربازێک هاواری لێ کرد بگەڕێتەوە بۆ ماڵ. کاتێک بینی بە تەمەنە و توانای نییە گەڕاندیەوە بۆ ماڵ. پاش ماوەیەکی کەم ژمارەیەکی زۆر لە سەربازانی داگیرکەر بە شێوەی دەستە تفەنگیان بەدەستەوە ماڵ بە ماڵ دەچوونە ژوورەوە و بە شوێن ئەو پیاوانەدا دەگەڕان کە نەچوون بۆ گۆڕەپانی قوتابخانەکە. کاتێک هەندێکیان دۆزیەوە بێ هیچ دوودڵیەک تەقەیان لێکردن. پیاوانی گەڕاک لە قوتابخانەکەی نزیکمان کۆبوونەوە. سەربازەکان لە حەوشەی قوتابخانەکەدا بەڕێز دایان نیشاندن. لە هەموو لایەکەوە بە سەرباز دەوریان تەنرابوو. لولەی تفەنگەکانیان تێکردبوون. پاش ئەوەی کۆکردنەوەی پیاوەکان تەواو بوو
ئۆتۆمبیلێکی جێپی سەربازی داپۆشراو هات بۆ قوتابخانەکە. پیاوێک کە جلی مەدەنی لەبەردا بوو، بەڵام لە هێزەکانی داگیرکرد بوو، لێی دابەزی. هەموو سەربازەکان بە شێوەیەکی سەرنجڕاکێش گوێڕایەڵی بوون کاتێک فەرمانی پێدەکردن و بە گوێری قسە و فەرمانی ئەو دەجوڵانەوە. سەربازەکان دەستیان کرد بە فەرمانکردن بە پیاوەکان کە یەک لەسەر زەویەکە بڕۆن. کاتێک دەگەنە بەردەم ئەو ئۆتۆمبیلە جێپەی کە لە کۆتاییدا هات، هەستنەوە و تێپەڕن. پیاوەکانیش بۆ جۆرەی کە سەربازێک ئاماژەی بۆ دەکردن و ناوبەناو فیکەی هۆشداری پێدانی بۆ لێدەدان دەڕۆیشتن. بە جۆرێکی ئەوتۆ کاتێک پیاوێکی گەڕەکەکە تێدەپەڕی، سەربازەکان پەلاماریان دەدا و بە شێوەیەکی توند لێیان دەدا و بە شێوەیەکی زۆر سەرشۆڕانە بەرەو گۆڕەپانێکی پشتەوە ڕایان دەکێشا کە پاسەوانی ئەوێ زۆر توند بوو. چەند هێندەی ئەوەی لە گۆڕەپانی سەرەکی قوتابخانەکەدا هەبوو. ڕوون بوو هەرکەس لە کاتی تێپەڕبوونیدا فیکە لێدرا. ئەوە توش بووە و دیاری کراوە کە پیاوێکی مەترسیدارە. کارەکە بەو جۆرە بەردەوام بوو تا نۆبەی دوا پیاو هات. ناوبەناو فیکە لێدەدرا. لەو کاتەدا هەرکەس بە بەردەم ئۆتۆمبیلەکەدا تێپەڕیایە دەیان برد. ئەوەشی لە کاتی تێپەڕبوونیدا فیکە لێ نەدرایە، لەلایەکی دیکەی هەمان گۆڕەپان دادەنیشت. کاتێک لە کارەکە لێبوونەوە، ئەو ئەفسەری بەرگی مەدەنی پۆشی بوو بە زمانێکی عەرەبی تێکشکاو کە هەمویان لێی تێدەگەیشتن، دەستی کرد بە قسەکردن بۆ ئەوانەی کە لەوێ بوون. خۆی ناساند کە ناوی ئەبوو دیبە، ئەفسەری هەواڵگری ئیسرائیلە و بەرپرسی ناوچەکەیە. پاشان وتارێکی دوور و درێژی سەبارەت بە واقعی نوێی پاش شکستی عەرەب بۆ دان کە ئەو ئارامی و ڕێکی دەوێت و نایەوێت هیچ کێشەیەک لە ناوچەکەدا ڕوو بدات و هەرکەس بیر لەوە بکاتەوە ئارامی بشێوێنێت، ئەوە خۆی تووشی لە سێدارەدان و بەندکردن دەکاتەوە و نووسینگەکەی کراوەیە بۆ هەرکەس کە هەرچیەکی پێویست بوو لە ئاسایشی سوپای بەرگری ئیسرائیل. کاتێک تەواو بوو، داوای لە ئامادەبووان کرد یەک بە ئارامی و دوور لە پشێوی بڕۆن. پیاوەکان هەستانەوە و لە قوتابخانەکەوە بەرەو ماڵەوە مەلی ڕێیان گرت. هەرکەس دەچووە دەرەوە وای هەست دەکرد لە مردن ڕزگاری بووە. ئەوان نزیکەی 100 پیاو لە پیاوانی گەڵگەکەیان جیا کردبووەوە. ئەو ئەفسەری بە ئۆتۆمبیلە جێپەکەوە هاتبوو، پێشتر هاتە نێو ئەو گۆڕەپانەی کە ئەو پیاوانەیان تێدا کۆکردبووەوە. داوای لێکردن یەک هەستنەوە و سەر لە نوێ بە بەردەم جێپەکەدا تێپەڕن. لە کاتی تێپەڕبوونی هەر کەسێک فیکە لێ بدرایە، سەر لە نوێ دەیان برد و لە تەنیش دیوارێکی نزیک ڕایان دەگرت. ئەوانی تریشیان لە لایەکی گۆڕەپانەکەوەدا دەنیشان. 15 پیاویان لە نێودا جیا کردبوونەوە و لە تەنیش دیوارەکە ڕایان گرتبوون. ئەو ئەفسەرە فەرمانی کرد بە چەند سەربازێک کە لە پێشیانەوە لولەی تفەنگەکانیان تێبکەن و لەسەر چۆک دانیشن، پاشان تەقەیان لێ بکەن و بیان کوژن. ئەوانی تریش نێوچاویان ئارەقەی کردبوو، لە پشتەوە دەستیان بەستبوونەوە و چاویان داپۆشی بوون. لە ئۆتۆمبیلێکدا بەرەو سنووری میسریان بردن و ئەو سەربازانی لەگەڵیان بوون فەرمانیان پێکردن لە سنوور تێبپەڕن و بەرەو میسر بڕۆن. هەرکەس نەڕوات یان ئاوەڕ بداتەوە، ئەوە تەقەی لێ دەکەن و دەیکوژن.